ئێمە قوتابخانەی زانە سەرەتایی تێکەڵە لە گەڕێکی پەنجعەلی دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەنکەوە ئەم هاوکاریان گەیانەتە قوتابخانەکەمان لە ڕاستیدا ئێمە هەستاوین کە بە هەڵبژاردننی ئەو قوتابیانەکەەوە هەر لە ڕووی داراییەوە کەم دەرامەتن کەەوە هاتەنانە دەتوانم بڵێم هەندێکیان پێداویستی جەژنیان نییە وەکو جلوبەر کە ئامادە بکەن چونکە پێشتر ئێمە لەگەڵ کەسوکاریان قسەمان کردووە ئەم هاوکاریە گەیاندراوەتە قوتابخانەکەمان ئێمە شوا دابەشی دەکەین بەسەر قوتابیانە بەڕاستی قوتابیان زۆر دڵیان خۆش بووە هەروە کەسوکاری قوتابیانیش زۆر دڵیان خۆش بووەکەوە ئەم هاوکاریانیان پێگەیاندراوەکەوە هەبوو بەرە جەژنان ئەناوی خی گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ لقی کەرکووک هەستاین بە دابینکردنی سێتێکی جەژنانە وەکو جلوبەرگ بۆ مناڵانی هەژار و بێباوەک و یاک مناڵانی کەمدەست بە ئومێدی ئەوەی توانی بێتمان دڵی ئەو مناڵانە خۆش بکەین و هەندێک لەو پێداویستیانیان ئینشاڵڵا بۆ کە بۆ جەژنە وەکو جلوبەرگ دابین کرد بێ ئینشاڵڵا هەروەها زۆر سپاس و دەستخۆشیمێ بۆ کەسانە و کەسولایانی کە هاوکاری کردین بۆ ئەم هاوکاریە داواکام لەخوای گەورە بێتە خێر و بەرەکەت بۆ هەموو ئەو برایانە و کە هاوکار بووین و هەروەها چۆن دڵێ مناڵانیان خۆش کرد ئاوا خوای گەورە دڵیان خۆشکە لە قیامەت.